بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەتێوەی عزیز و خۆشەویست گەشتوینەتەوە لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنمەیان ڕۆژمان پێکاتووە لەم بابەت و بڕگانەکە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر پێکەوەژیان لە کۆمەڵگەی کوردیدا کە هاوڵاتیەکی کاکەی لە شاری هەڵەبجەوە میوانمان دەبێت. دیارە کاکەیەکان لە هەڵەبجە زۆرترن ئەگەرچی لە ناوچەکانی دیکە هێرمی کوردستانیشدا بوونیان هەیە، بەڵام لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەبێ هیچ بوونە گرفت و کێشەیەک لەگەڵ خەڵکی ترا زۆر باسایی ژیاوە. بۆیە قسە لەسەر پێکەوژیان لە هەرێمی کوردستاندا دەکەین. بڕگەی دوێمی بەرنمەکەمان لەگەڵ پەیامێرانمان ڕووماڵی چالاکیەکانی بەتایبەتی سلێمانی و هەولێر دەکەین. تەوەری سێمی بەرنمەکەشمان قسەکردنە لەسەر پێشبینیەکانی کەشوهەوای ئەمساڵ بەتایبەتی دەوترێت هەر ساڵێک کە بارانێکی زۆر ببارێت ساڵی دوای ئەوە نیوەی ئەو ڕێژەیە باران دەبارێت. بابزانین ئەمساڵایە ساڵی وشکە ساڵیە یاخۆت ڕێژەی بارانبارین بە تەقریبی چەند دەبێت. لەگەڵ چەند راپۆرتێک و زانیاریەک بۆیە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان نابن بۆی کە خزمەتتان بکەین بە پێدانی زانیاری. وەکەمیشە بڕگەی یەکەمی بەرنمەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستانە، با پێکەوە بینێری بین. لای بڕگەی یادەوەریەکان کە پێگاتوە لەو مێژووە گرنگ بەشێک لەو مێژووە گرنگانی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. دوانزەی ساڵی 1922 تیرۆرکردنی ڕووناکبیر و نووسەری گەورەی کورد جەمال عیرفان بە دەستڕێژی کەسانی نەناسراو بە یەکەم تیرۆری سیاسی کەسانی ڕۆشنبیر دادەنرێت لە مێژووی حکومڕانی کوردیدا. جەمال عیرفان بەدر لە کای ڕۆشنبیری و نووسین چەندان پلەپۆستی سەربازی و حکومی وەرگرتووە. جەمال عیرفان ناوی تەواوی عیرفان ئەفەندی کوڕی مەلا عەبدوڵڵای کوڕی مەلا ڕەسوڵی کاژاویە. ساڵی 1881 لە مەڵکەندی سلێمانی لەدایک بووە و لای باوکی زانستە سەرەتایە شەرعیەکانی حوجرەیی خوێندووە. دوانزەی ساڵی 1925 کۆتایی هێنان بە حکمی پڕلاستەمی قاجاریەکان لە ئێران و هاتنە سەر دەسەڵاتی حکمی پڕلاستەمی پەهلەویەکان لە وڵاتەدا لەلایەن ڕەزا شاوە. کاتێکتوانی ئەحمەد میرزای قاجار دوا پادشای دەسەڵاتی قاجارەکان بکوژێت و خۆی وەک شای نوێی ئێران ڕابگەێنێت. ڕەزاشەی ئێران و حکمی پەهلەویەکان بە درێژایی 54 ساڵ لە حکمی ئەو وڵاتەمانەوە تا ساڵی 1979 کە شۆڕشی گەلانی ئێران سەرکەوت و کۆتایی بە حکمی ڕەزاشای کوڕ هات و بەرە وڵاتی میسر هەڵهات. حکومەتی پەهلەویەکان لووتکەی گەندەڵی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی بوو لە وڵاتەدا، هەروەها لە نۆکەرایەتی و پاراستنی بەرژەوەندەکان یەکێتی سۆڤیەت و ئەمریکا. ئەو وڵاتە لە پێشەنگ و پێشەوەی دڵسۆزەکانی ئەو دوو وڵاتەدا بوو.
دوانزەی ساڵی 1925 لە دایکبوونی گەورە شاعیری ئێرانی بە ڕەچەڵە کورد ئەحمەد شاملو ساڵی 2000 لە تەمەنی 75 ساڵیدا لە تارانی پایتەخت کۆچی دوایی کرد. دوانزەی ساڵی 1934 لە دایکبوونی شاعیری ناوداری عەرەبی سووریایی محەممەد ماخود بە یەکێک لە شاعرە یاخی و بەرەنگارەکانی عەرەبدا دەنرێت و لە شیعر و نووسینەکانیدا دەیان ڕەخنەی توندی لە وڵاتانی عەرەبی و سەرانی عەرەب گرتووە و لە بەرامبەر ستەم و زوڵمەکانیان وەستاوەتەوە. دوانزەی ساڵی 2013 حکوومەتی بەنگلادیش سەرکردەی ئۆپۆزیسیۆن و سەرۆکی کۆمەڵەی ئیسلامی بەنگلادیشی شێخ عەبدولقادر لە سێدارە دەدا لە تەمەنی 65 ساڵیدا و بە بێ دادگاییەکی دادپەروەرانە. هۆکاری لە سێدارەدانەکەی داگەڕێتەوە بۆ هەوڵەکانی لە بێدارکردنەوەی جەماوەری بەنگلادیش بە گشتی و موسڵمانان بە تایبەت لە ستەم و گەندەڵیەکانی بەنگلادیش و پێشێلکردنی ئازادی و مافەکانی مرۆڤ لە وڵاتەدا. شێخ عەبدولقادر بە یەکێک لە دیارترین زانە و سەرکردەکانی ئەو وڵاتەشدا دەنرا کە دژ بە حکوومەتی عەلمانی ئەو وڵاتە دەوەستایە و بە مایەی دواکەوتووی و نۆکەری بۆ ئیستیعماری دەزانی. شێخ عەبدولقادر مەلا ڕۆژی چواردەی هەشتی ساڵی 1948 لە بەنگلادێش لەدایک بووە. بینەرانی عەزیز تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر پێکەوەژیان لە کۆمەڵگەی کوردیدا. بە تایبەتی وەک ئاماژەمان پێکرد کۆمەڵێک یا هاوڵاتی کاکەییمان هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ چەندین کەمەنەتەوایەتیەکانی دیکەکە لە کۆمەڵگەی ئێمەدا دەژین. ئەوانیش وەکو ئێمە هاوشان هەمان مافیان دەبێ هەبێت کە ئێمە هەمانە. بەڵام دەمانەوێت قسە و گفتوگۆ لەسەرەوە بکەین ئایا پێکەوەژیان لە کۆمەڵگەی ئێمەدا چۆنە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئاسی فایق هاوڵاتیەکی کاکەیی کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانەیە. کاک ئاسی سڵاوی خوا لێبێت. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین کۆمنتی جەنابەت لەسەر پێکەوەژیان لە کۆمەڵگەی کوردیدا چۆنە بە تایبەتی لەوەی کە زۆرینەیەک لەگەڵ کەمەنەتەوایەتیەکانی دیکە. کاک ئاسی ئەگەر گوێت لە من بێت دەمەوێت لێەوە دەست پێ بکەین کۆمنتی جەنابەت وەکو هاوڵاتیەکی کاکەیی لەسەر پێکەوەژیان لە هەرێمی کوردستاندا چۆنە بە تایبەتی لەوەی کە زۆرینەیەک هەیە لەگەڵ چەندین کەمەنەتەوایەتیەکانی دیکە کە لە کۆمەڵگەی ئێمەدا دەژین. دیارە ئێوەش وەکو زۆرینەکانی دیکە دەبێ هەمان مافتانە بێ کە هەر هاوڵاتیەکی ئاسایی هەیەی. سەرەتا بەناوی خۆی گەورە سڵاو ڕۆژ هەیە بۆتان. بەڕاستی پێکەوەژیان لە شاری هەڵەبجە و ئەمە مێژوویەکی دوور و درێژی هەیە و ئەمە هەر لە کۆنەوە ئەم پێکەوەژیانە هەبووە بە تایبەتی لەو کاتەوە کە جووەکان لە شاری هەڵەبجە بوون و پێشتر ئەمە پێش ساڵی چلەکان تا ئەو کاتێکە ئێران بەجێشتووە پێکەوەژیانێکی زۆر جوان هەبوو لێرەوە و بێ هیچ کێشەوەکەم و کوڕەیەک دوای ئێوەش ئێمە شەکو پێکاتی کاکەی کە ئێستا تاکو ئێستا بەردەوام لە ناو شاڵی هەڵەبجە لەگەڵ برا مسلمانەکان پێکەوە ژیانی ئاسایی بڕێەکەین و هیچ کێشە و کەم و کوڕی و هیچ نێکمان نەبووە و ئەمە هەڵەبجە ئەم پەیمانێ ئەو پەیەمە بگەێنین بە هەموو کوردستان و هەموو شوێنەکانی تیش کە جیاوازی ئاینەکان وای نەکەرەوە کە مرۆڤەکان لێک جیابن یا بە شێوەیەکتر سەرمان بکرێ و ئێمە بە درێژای ئەم چەند ساڵەوە تاکو ئەم کاتەش هیچ هەستمان نەکردەوە کە لەلایەن برایانی مسلمانیانی خەڵکی مسلمانی یا ئیدارە یا حکومەت بە چاوێکتر سەرمان کرێ و کەسێکی تەنها ئێمە ینی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانی بەیەکۆ ئەمان بەستێت کە ئاینەکانی هەردوو لامان داوامان لێکا کە ئێمە ئەبێت بێکۆ بژین بە بخۆشی بێکۆ بژین و نەبینە هیچ خەم و ئازار بۆ یەکتری. تا چەندە لەو کۆمەڵگەی ئێمەدا لە کاتێکی بۆ نمونە پێشهاتە ناخۆشەکاندا خەڵکێکی زۆری نەگەر نایبنی مسلمان یاخود زۆرینە لەگەڵ کەمەنەتەوایەتیەکان. ئێستا لە پارێزگای هەڵەبجە خەڵکی غیرە کاکەی ئەگەر
شتێکتان لێ بخۆمێ بەدەمتانەوە دێن واتە لە پرسە و لە خۆشی و ناخۆشیەکاندا لەگەڵتانن. بەڵێ بەڕاستی ئەمێ لێرەوە ینی مەتایبەت زۆر سپاسی خەڵکی هەڵەبجە بکەم مەتایبەتی چونکە ئێمە وەکوتم لانی لە پێشتری ژەوە مێژووی کۆنی هەیە لە هەموو بۆ نەتایبەتیەکان بۆنی کۆمەڵایەتی بۆنەی هەروەکو ناخۆشی و تەعزیە و شاعی و هەموو ئەو مەرەسیمانەیە کە پێویست بۆ بەیەکە بووین زۆر بەدەنگمانەوە هاتوون و هەروەکو خۆیان ئەوەکو دراوسێکی باش ئێمە مامەڵەمان لەگەڵ یەکتی کردووە و ئێمەش بە هەمان شێوە بۆ ئەوان هەموو بۆنە و مەراسیمەکانی ئەوانەی کە تایبەت بووە مەسەن هەتابەتە موسڵمانەکان ئێمەش بەشداریمان کردووە توانیمانە ئەو پەیامە بگەینین کە ئێمە هەردوو لامان ینی مرۆڤایەتی لە پێشەکانەوە مامەڵی مرۆڤایەتی ئێمە لە بەرچاوگرین و تا ئێستا بەڕاستی جێ خۆشحاڵیە کە ئێمە لێرە بە ئاشتی و خۆشی بێکەوەژین. تا ئێستا هیچ گرفتێکتان هەبووە لەگەڵ خەڵکێکی دیکە لە جەرەوەی کاکەیەکاندا؟ سپاس بەخۆ تا ئێستا هیچ گرفتێکمان نەبووە و ئەمە مای خۆشحاڵیە و ئێمە هەردەم بە هەردوو لامانەوە لە پارێزگای هەڵەبجە ئەوە دووپاتەکەینەوە و لە هەموو شوێنەکانە ئەومان باس کردووە و بەکردەوە سەلماندەوە کە هەردوومان تا ئێستا هیچ گرفتێکمان نەبووە و ئیشەڵاش نایش بێت. زۆر باشە ئەوە دیار لە ڕووە کۆمەڵایەتیەکەەوە کورد ئینسانایەکی میهرەبان و میوان دۆستن ئەگەر چی ئەوەش میوانین و خۆتان خاون ماڵن بەڵام بێنە لایەنە حکومیەکە ئایا هیچ جیاوازیەک لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان چە بە تاک بێت یاخۆت بە شوێنی نیشتەجێبوون بێت هیچ جیاوازیەک ئێوە لەگەڵ خەڵکی دیکەیە دەکرێت دەگەرچی بەگشتی خزمەت گوزاریەکان بۆ هەمووی خەڵکی کوردستان وەک خۆی پێشکەش ناکرێت تەنانەت مافە سەرەتاییەکانیش زۆر جار دەستەبەر ناکرێن. بەڵێ بێگومان ڕاستە ئەو قسەی بەڕێز ڕاستە کە بەداخەوەگانی خزمەت گوزارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ینی لەو ئاستانەی بگەنە هەموو کەسێک و ئێمەش بێگومان بەشێکین لەو خەڵکە و ئێمەش سێ لادێمان هەیە ئەو سێ لادانەکەوتە ڕۆژهەڵاتی شاری هەڵەبجەوە و هاوار یەکێکە لەو شوێنانەی کە شوێنە گەشتیاریانی کە گەشتیاری ئاینی زۆر لە شارەکانی تری کەرکووک و خانەقین ئەوانی کە گەشتیاری ئاینی کاکەی یەن سەردانی ئەو شوێنەکەن بەداخەوە تا ئێستا ینی خزمەت گوزارێکی وا پێشکەش نەکراوە کە شوێنی مانەوانە بێ یا ڕێگەوانەکەی باش بێ کە شایانی ئەوە بێ ئەوان لە هەموو وەرزەکانە سەردانی ئێوە بکەن. بەڕاستی حکوومەت هەروەکو شاری هەڵەبجە ینی مامەڵی تایبەتی لەگەڵان نەکردوین زۆر تایبەت وەکوتم ئەبواە ینی لەو ڕۆوە کە لە ڕووی گەشتیاریەوە ینی زیاتر گرنگی پێ بدایەن. بۆی ئێمە ئێستا لە ساڵانی پێشوە وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە بڕیار بوو هەڵبژێرێن ئێمە نوێنەری خۆمان و نوێنەری کاکەی و کۆتا نوێنەرێکی خۆمان هەڵبژار بۆ ئەوەی تەنها بۆ ئەوەی ئەو ئیشە ئیداری و کارگێڕی ئەوانەی کە تایبەتن مەسن بە ناوچەکانی خۆمان زیاتر بەرەو پێشە بڕایەوە زووتر دەنگمامگات بە حکوومەت ئەجینا جیاوازێکی وا نەکراوە کە مامەڵەیەکی تایبەت لەگەڵ ئێمە بکرێ یا بە شێوە تەنها ئەوە گوتم کە هیوادارین کە حکوومەت یاریمی کوردستان بتوانێت بەجددی لای بکاتەوە لەو ئەو شوانەی کە نیشتەجێی کاکەی من بوون من کەلادەکانی ئێمە کە شوێنی گەشتیاری ئاینیە. شوێنە گەشتیاریەکانتان تەنها خودی کاکەیەکان سەردانیان دەکەن یاخۆت خەڵکی دیکەش بە گشتی سەردانی و شوێنانە دەکات بە مەبەستی گەشت و گوزار؟ بێگومان خەڵکی زۆر سەردانیەکات و بێجگەل لە کاکەی کە لە شارەکانی هەولێر و لە خانەقین و لە کەرکووک و ئەوانە بە ساڵانە ینی تەنها وەرزی زستانە نەبێت سەردانەکەن هەموو وەرزەکان سەردانەکەن و هەموو خەڵکی تریژ ناوچەکانی هەڵەبجە و سلێمانی ئەوانش کە موسڵمان بە هەمان شێوە سەردانی ئەو شوێنەکەن و ئەو لەبەرەوەی ئەو ناوچانەی ئێمە ناوچەیەکی دڵفرێن و شاخاوی و دار و درەخت و ئاوێکی زۆر خۆشەیە و شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە بێگومان خەڵکی تریش سەردانیەکات بەڵام بەداخەوە لە ڕێی خزمەت گوزاری کە تایبەت بە گەشتیاریان شتێکی وای بۆی نەکراوە.
زۆر باشە. ئاینی پیرۆزی ئیسلام هانی هەموو تاکیکی مسلمان دەدات لەسەر پێکەوە ژیان لەگەڵ ئاینەکانی دیکە. ئایا ئەو ئایدیا تایبەتی کەیەوە هەتانە تا چەندە هاانتان دەدات لەوەی کە لە کۆمەڵگەیەکی مسلمان یاخود لەگەڵ خەڵکی غەیرە ئەو باوەڕێکەوە هەتانە پێکەوە بژین و بە ئاشتیانە پێکەوە بژین یا ڕێنمایە تایبەتانەی کە تانداتێت چین؟ بڵێ بێکمان هەماشت لای ئێمەش جانی جەخت لەسەرەوەکەینەوە کە پێکەوژیان لەگەڵ هەموو ئایدیا و بیر و بۆچوون و ئاینێکی تر هەبێت و ئەمە بەڕاستی ئەمە بەکردەوە سلمێنراوە هەر لە ینی لە با پەیوەرانەوە ئێمەوە کە پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی ئابووری لەگەڵ لادێکانی چواردەوری خۆمان لە منتیقی هەورامان و منتیقی ئەم لە ڕۆژ ئاواش ئەوانە ئەمە سەمێنراوە کە پەیامی ینی ئاینەکان ئاینی ئێمەش بە هەمان شتە هەمان پەیامەکە ئەبێ بخۆشی لەگەڵ ئەوانەی کە چواردووری تۆن دراوسێن بەخۆشی بژی بە پێکەوەژیانێکی وابێت کە بتوانانی ژیانێکی کۆمەڵایەتی باش بەڕێکە بکەی و تەسیر نەکات لەسەر ژیانی ڕۆژانەی تۆ. بۆیە پەیامی ئێمەش بە هەمان شێوە پەیامێکی ئاشتی و برایەتیە پەیامی پێکەوەژیانە لەگەڵ هەموو مرۆڤەکان. ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی هەموو مرۆڤەکان سەربەست دەکات لەوەی کە چ جۆرە ئاینێک هەڵبژێرن و ئێوەش ئازادن، بەڵام ئایا لە تەعامل لە کۆمەڵایەتیەکەندا جیاوازیەکتان هەیە لەوەی کە ڕەنگە هەندێک خەڵک بە جۆرێکی نامۆ سیرتان بکات بە تایبەتی لە دوورەوە ئەگەر شارەزایی ئێوە نەبێت بە جۆرێکی نامۆ سیرتان دەکەن؟ ئێوە چی بۆ خەڵکانە دەڵێن لەوەی کە ئێوەشی جیاوازیەکتان لەگەڵ خەڵکی دیکەتان نییە و هەمان تەعامل کە ئینسانێک یا کەسێ تاکێکی مسلمان کە هێتی ئێوەش بە هەمان شێوازهتانە لە بازار لە ماڵ یاخود لە کۆمەلگە بەگشتیدا؟ بەڵێ پێشتر بەداخەوە ئەو بیربۆچوون هەبوو لەسەر مەسن ئاینی کاکەی کە هەندێ ینی بیربۆچوونە بوو لەسەر بکەندێک ناڕاست بوو زۆربیان ناڕاستن بەڕاستی بەداخەوە کە وای کردبوو کە خەڵک لە دوورەوە جەنابوتێت لە دوورەوە ینی بە شێوەیەکتر سەری ئێمە بکەن کە ئێمە کە لاساس ئێمە ینی کەسێکی جیاوازتر بین. بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە سوپاس بەخوا کە لە ئەنجامی ئەو تێکەڵامی ئەو پەیوەندە کۆمەڵایەتیانەی کە لە نێوان ئێمە و مسلمان و مەسیحی و هەموو ئاینەکانی تیش هەیە ئەوەی دووپات کردەوە ئەوەی سەلماندووە کە نەخێر ئێمەش هەر جیاواز نین، تەنها ئەوەیە شێوازی پەرستن، شێوازی عیبادە، شێوازی عیبادی تایبەتی خۆمان هەیە و تەنها ئەومان جیاوازە لەگەڵ ئاینەکانی تر. هیچنە ئەگەر هەمویان یەکسەر چاوەن ئاینەکان و هەمویان ینی چەند پەیامێکی زۆر جوان و باشیانەی بۆ ژیان بۆ مرۆڤایەتی، تەنها ئەوەیە ئێمە بتوانین چۆن هەڵسو کەوتێکی باش بکەین لەگەڵ خێزانی خۆمان، لەگەڵ چواردەورمان، لەگەڵ هەموو مرۆڤایەتی و نەبینە کێشە و ناڕەحەت بۆ چواردەورمان. و من بەڕاستی پێ من ئەوە بۆ ئەوانەیە کە بە شێوەیەکتر ینی لە ئێمە تێگەنیە لەوانێ جوان نەگەشت بێت لایەن ئەو پەیامی ئێمە پێڵێم ئەگەر سەرێکی مێژووی هەڵەبجە بکەن، شتێکی مێژووی ناوچەی کەرکووک و خانەقین و هەولێر و ئەوانە کە هەمووی کاکەی تیان نیشتەجێ بووە تا ئێستا هیچ کێشەیەک ڕوویندا و تا ئێستا لەوێ زۆر بە جوانی بێکۆ ژیاون لە هەمان ئەو شوێنی کە مسلمانی لێ بووە و بە خۆشحاڵیەوە ئەوان ینی برانی مسلمان زیاتر هاوکاری ئێوە بووین تاکو بمێنەوە ئەو ژیانە بەردام بکەین. ئەگەر مەڕاستی باشی ئەوان نەبوایە و هەردوولا نەبوایە ئێمە نەمانتوانین بەم شێوە بمێنەوە لە شوێنێکی بۆ هەڵەبجە یا لە شوێنەکانی تر. زۆر باشە. لەو ململانەیە سەربازی و سیاسیانی کە بە تایبەتی لە ڕابردوودا لە ناوچەی هەڵەبجەیە هەبوویەوە تا چەندە مافەکانتان پارێزراو بووە؟ بگومان لە هەر شوێنێک لە هەر شارێک ملوانی سیاسی هەبێت مافی هەوڵاتیان لە پێشە مشتێکە پێشێ لەکرێ و ئێمەش بامان شێوەڕک و خەڵکی هەڵەبجە مافی ئەو مافانیکە لە خەڵ هەڵەبجە مەسەن پێشەکە بۆ ئێمەش بامان شێوە و بە تایبەت ئەو سێگوندەی ئێمە ئەکەوێتە سنووری ئێرانەوە و تۆزی لە هەڵەبجۆ دوورە لە کاتی گرژی و ئاڵۆزیەکان بە تایبەتی ئەو کاتەکە کە هێزێکە و بە ناوی جوند و ئیسلام ئەو ناوی داگیرێک بوو لەو ناوە مابوویەوە
ئێمە نەمانتوانین لێ بمێنەوە شوێنەکانمان بەجێهێشت و هاتینەوە ناو شاری هەڵەبجە بەڵام بەجددی ئەوان ئەوان بان کرد وتیان ئێوە ئەپارێزین بەڵام بە شەرتێک ئەبێت لەژێر ڕێنمایی ئێمە بن لەژێر بیرروچوون ئێمە بن ینی بە شێوەیەک لە شێوەکان بچینە ژێر باڵی ئەوان و ئازادیشن لەوەی بچن و شوێنەکانی خۆتان بچن بۆ شوێنێکی تر و بەخۆشحاڵیەوە باش بوو هیچ پێکدادانی شتێک لە نێوان ئێمە ئەوانشان نەبوو و کە هاتیوینتە ناو مەسن کاتی ناو شاری هەڵەبجە بامان شێوە هەموو لاینە ئیسلامیەکان مامەڵەیەکی زۆر باشی نەگەڵامەکردنی هەتاکو ئەم کاتەش ئەمەش زۆر سپاسیانەکە. زۆر باشە ئەگەر هاوڵاتیەک یا بینەرێک ڕەنگە نەزانانی وا بزانێت تەنها کاکەی لە پارێزگای هەڵەبجەیە هەیە ئەگەر بکرێ مێژوویەک یا ئەو شێوازە پەرشوبڵاویەک کە هەیە لە ناوچەکانی دیکەی کوردستاندا کاکەیەکان لە کوێ شوێنیشتە جێ دەبن. کاکەیەکان لە پارێزگای هەولێر نیشتەجێن لە نزیکی لە پارێزگای مووسڵ هەیە لە پارێزگای کەرکووک لە ناوچەی خانەقید کەلار و بێگومان لە هەڵەبجەیش لەم شوێنانە بوونیان هەیە. دەستنەوە سنوورەکانی ئەو دیوی سنوورەکانی ئێرانیش بەڵێ ئەمە ئەگەر بڵێم وەکو هەرێمی کوردستان لە سنوورەکانی ئەو دیویش ئێرانیش لە ناوچەی کرماشان لە ناوچەی کرماشان و هەمەدان و ئەوە تا بەر و ڕۆژهڵاتی ئێرانیش لەو شوێنانەش بوونیان هەیە. بەڵێ بێگومان لەوێ ژمارەیان زۆرترە. زۆر باشە کاک هەستیەوە لە ڕابردوودا بە تایبەتی پۆستی قایمقامێتی هەڵەبجەتان هەبوو هیچ پۆستێکی دیکە باڵاتان وەرگرتووەوە لە کاتی وەرگرتنی ئەو پۆستانەدا ناڕزایی دروست بووە لە نێوان خەڵکی دیکە یا خۆت هیچ گرفتێک بۆیەوە دروست بووە کە خەڵکێک ناڕازی بێت لەوەی کە پۆستێکی باڵا بدرێ بە کاکەیەکان؟ ئەو کاتی کە پۆستی قایمقامی هەڵەبجە کە درا بە کەسێکی کاکەیی بەداخەوە ناڕزاتێک هەبوو کە بۆ ئێمە جێی نیگەرانی بوو کە لەلایەن حیزبێکی سیاسیەوە ئەو مەسەلە جوڵێنرا ئەجینا وەکو لایەنەکانی تێرەکو هەموو حیزبە ئیسلامیەکان بەعکسەوە زۆریان پێخۆش بوو و ئەوان هەر یەکسەر هێڵەتی خۆیان دەڕی کە ئێمە پێمە خۆشە و هیچ کێشێکە هیچ کێش و گرفتێک نییە چونکە پۆستێکی ئیداریە و هیچ تەسیرێک لە ئەوە ناکات لەوە چێ بگرە باشتر بێ بۆ ئەوەی ئەگەر مانوێ ئێمە پێکەوە ژیان هەڵەبجە ینی پەیامەکە بگەێنین ئەبێت ئاسایی بەلامانەوە کە ئەمە قسەی ئەوانە بەلامانەوە کە پۆستێکی ئیداری وەکو قایمقام یا پارێزگا کاکەی بێ. بەڵام بەداخەوە ئەو کاتە ئەو کەمێک چەند دەنگێکی ناڕازایی هەبوو کە لە نێوان کە حیزبێکی سیاسی ئەوەی جوڵان بەڵام بەخۆشحاڵیەوە لەبەرەوەی کەس پشتگیری نەکرد بە تایبەت حیزب ئیسلامیەکان کەسیان پشتگیری نەکرد ئەمە ئەو هەوڵە پوشەڵکرایەوە و ئەو قایمقامە توانی ئەرکی خۆی جێبەجێ بکات. زۆر سپاس بۆ بەڕێز کاکاسی. تا ئێستا پۆستی ترمان وەرنەگرتووە وەکو پۆست ئیداری بەڵام لە فەرمانەکانی هەڵەبجە پۆست ئیداری ئەمانەیە و زۆر ئاساییە و بێکێشەیە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عاسیفای قاوڵاتێکی کاکەی کە لە پارێزەوە لەگەڵمانەبووی بۆ هیوای کە هەمیشە پێکەوە ژیان لە کۆمەڵگەی کوردەواریدا بەردەوام بێت. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرن و لە پاش ناوبڕەکە دێنەوە خزمەتان. کوردستان دەچینە لای راپۆرتێک لەبارەی پێشبڕکێی پاسکیل سواریەوە کە لە سەید سادق پەیامنێرمان سۆی محەممەد بۆ ئامادەکردی. بۆ یەکەم جارە ناوەندی وەرزش و لاوانی سەید سادق پێشبڕکێکی پاسکیل سواری ڕێخست بۆ هاوڵاتیانی سەید سادق و دەوروبەری. ماوەی پێشبڕکێکە 5 کیلۆمەتر بوو. 40 پاسکیل سوار بەشدار بوون و ئامانجی ڕێخەران یان پاڵاوانێتێش بە کللتورکردنی پاسکیل سواریە. ئەمڕۆ ناوەندی وەرشولاوانی قەزای سەید سادق خەسابەکردنەوەی پاڵەوانێتێکی پاسکیل سواری بۆ قەزای سەید سادق و پارێزگای هەڵەبجە و چواردەوری. سپاس بەخوا پاڵەوانێتەکە بە شێوازێکی سەرکەوتوو بەڕێوە چوو.
ئامانج لەکردنەوەی ئەم جۆرە پاڵەوانەتیانە بە کولتورکردنی ئەم یاریانەیە وەکو یاریەکانی تۆپی پێ و کاراتی و مەلەوانی کە لە سەی سادق لە لووتکان ئەمانوێ ئەم یاریانش بکەین بە کولتور و بەرەوپێشەوەی ببین تاوەکو گەنجەکانمان لە ئاست کوردستانە کێبڕکێ بکەن. سازکردنی پێشبڕکێ و فیستیڤاڵ و خستنە ڕووی سوود و باشەکانی پاسکی سوار وا دەکات خەڵکی زیاتر ڕوو لە بەکارهێنانی پاسکیل بکەن تا هەم بەرەو بە وەرزشی پاسکی سواری بدرێت و هەمیش خەڵکی ئاشنای سوودە تەندروستیەکانی بێت. من وەکو خۆم حەزم کرد بەشداری کەم چونکە وەرزش یەکێکە لەو کارانەی من کە لە ساڵی 1984 بەشدار تاکو ئێستا لە وەرزشدا نەبڕاوم نەک هەر پاسکی سواری ببن ئەمە یەکەم جار بەشداری پاسی سواریکەم بەڵام لە وەرزشەکانیدا بەردەوامم وەکو یاریگا وەکو یاری ساحەی تاتان وەکو مەلا وەکو هەموو جۆرە وەرزشەکانی تر بەردەوام. سپاس بۆ خوا من توانی پلەیەکەم بەدەست بێنم وەکو وتت لەکوێوە هاتووی لە هەورامانەوە هاتووم سەر بە پارێزگای هەڵەبجێ سەی سادق تقریبان برەوەیەکی زیاترەدا بە وەرزش لە شارەکانی تر دەستیان خۆش بێ من ئەوە ئەبینم چونکە هەنێک کەسی ڕاضی تایە وەک شێخ نەجم و برادەرەکانی دەستیان خۆش بێ ئەمە بۆ جاری سێمە من بتوانم لە پاسکیلا بەشدار بم و هەر سێ جارەکەش پلەیەکەم بەدەست بێنم. سپاس بۆ خۆ. لە وڵاتانی پێشکەوتوودا پاسکیل سواری بووەتە کولتورێک و گرنگیەکی زۆری پێدەدرێت بەڵام لە کوردستاندا بەوەی گرنگی پێنەدان بە پاسکیل سوار خەڵکی پاسکیل تەنها بە مڵکی منداڵان یان توێژێک دەزانن کە بۆ کارێکی تایبەت بەکاری دێنن. سوێ محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سەید سادق. بەڵام بینەرانی عزیز زانیاریەکمان ئامادەیە لەسەر بەکتریای گەدە چییە؟ با پێکەوە بینەریە و زانیارە بین و پاشان دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکەمان. بەکتریای گەدە چییە؟ بەکتریای گەدە بۆ یەکەم جار لە ساڵی 1983 لەلایەن پزیشکێک و بایۆلۆجیستێکەوە دۆزرایەوە. ئەو بەکتریایە کە بە نزیکەی لە گەدەی نیوەی دانیشتوانی گۆی زەوی بوونی هەیە ڕێگەی تایبەتی خۆی هەیە بۆ ژیان لەناو ئەو کەشە ترشەی گەدەدا. تایبەتمەندیەکانی بەکتریاکە لە هەبوونی پێیەکی درێژکە یارمەتی گەشتنی دەدات بۆ گەشتنی بە دیواری گەدە. هەروەها دەردانی ئەنزیمێک بۆ هاوتاکردنی ترشەڵۆکی گەدە و تێکدانی چڕی مادە پارێزەرەکانی دیواری گەدە. ڕێگاکانی توشبوون نەخۆشیەکە لە ڕێگەی پیسایی و هەروەها دەم و دەستەوە دەگوازرێتەوە. ئەمەش کاتێک کەسێک دەستی بەم بەکتریایە پیس بوو بێت یان کەسەکە خۆراکێکی پیس بوو بەم بەکتریایە بخوات ئەوە مەترسی توشبوونی هەیە. نیشانەکانی هێڵنجدان، ڕەشانەوە، ژانە سک، دڵەکزێ، سکچوون، برسیەتی لە بەیانیان و بوونی بۆنێکی ناخۆش لە دەم. ڕێگاکانی دەستنیشانکردنی گرنگترین ڕێگەی دەستنیشانکردنی بەکتریاکە بریتیە لە یەکەم پشکنینی پیسایی، دووەم پشکنینی لە ڕێگەی هەناسەوە، سێم پشکنینی خوێن. مەترسیەکانی بڵاوترین ئەو نەخۆشیانەی کە بەکتریای گەدە دروستیان دەکات بریتین لە برینی گەدە، هاوکردنی گەدە و شێرپەنجەی گەدە ئەگەر بۆ ماوەیەکی درێژخایەن بەردەوام بێت. ڕێنمایە تایبەتیەکانی خۆپاراستن لەو نەخۆشیە. باشترین ڕێگەی خۆپاراستن بریتیە لە گرنگیدان بە پاک و خاوێنی ئاو و خۆراک، دووربوون لە خۆراکی کۆن و دەستگێڕ و زۆر خواردنی خۆراکە خێرا سوورکراوەکان. چارەسەر باشترین چارەسەری پزیشکی بریتیە لە وەرگرتنی کۆرسی دەرمان کە پێک دێت لە دەرمانی کەمکردنەوەی ترشەڵۆکی گەدە لەگەڵ دوو دەرمانی دژە بەکتریای جیاواز کە لە سەرەتادا بۆ ماوەی 10 بۆ 14 ڕۆژ بەکاردێت. دوای ئەو ماوەیە پێویستە پشکنینی دڵنیابوون بۆ لە ناوچوونی بەکتریاکە ئەنجام بدرێت کە دوای 4 هەفتە دەکرێت. کەسێک کە بیەوێ پشکنین بکات ڕێنمایی دەکرێت بەوەی کە بۆ ماوەی 2 هەفتە هیچ دەرمانێکی گەدە و بۆ ماوەی 4 هەفتە هیچ دەرمانێکی دژە بەکتریا بەکار نەهێنێت.
بەڵام بینەرانی عزیز دیارە ئەمساڵ لە جیاواز لە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین بە پێوە ئامارانەی کە کەشناسیێرێن بڵاویان دەکاتەوە جیاوازیان زۆرە بە نسبەت ساڵانی ڕابردووتر بە تایبەتی ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان نزیک بوویەوە لە 1300 میلیم بەڵام ئەمساڵ تا ئێستا ڕێژەکە زۆر کەمترە و بەپێی هەندێک لە پێشبینی ئەوانەی کە ئەزممویان هەیە لە ڕابردوودا لە ساڵەکانی 50-60ەکانەوە تا ئێستا گەر بێت و ساڵێک لە ڕێژەی بارانبارین لە 1000 نزیک بوو بێتەوە یاخود لە 1000 تێپەڕی بێت ساڵی دوایەوە نیوەی ئەو ڕێژەیە بارانباریوە هەر بۆیە ئەم ساڵیش پێشبینی دەکرێت کە ڕێژەی بارانبارین کەمتر بێت لە ساڵی ڕابردوواتە نزیک بێتەوە لە 600 ئەخیری بۆ 700 میلیم بۆی کە بزانین کەشوهەوا ئەم ساڵ چۆن دەبێت وایە تا چه ئەنداز ڕێژەی بارانبارین ئەگەر کەمتر ببارێت پێ دەوترێت وشکە ساڵی و ئایا ئەگەر زۆرتریش ببارێ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەو ڕێژە زۆرەی بارانبارین ببینێت بۆ قسە و گفتوگۆکردن میوانێکی تایبەتمان دەبێت لە سۆرانەوە کەویش بەڕێز کاک زیرەک شوان بەڕێوەبەری کەشناسی سۆرانە کاک زیرەک سڵاوی خوارد لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین پێشەموو شتێ باسی کەشوهەوای سۆران بکەین کە لە ئێستادا ناوچە بەرزاییەکان بە تایبەتی بەفردای پۆشی وە کەشوهەوای سۆران چۆنە؟ بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانی بەڕێزیش باش خۆشبەختانە لە چوارچێوەی ئەو شەپۆلە بەفر و بارانەی کە کوردستانی گرتەوە سۆرانیش بەدەر نەبوو لەو شەپۆلەیە لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوو 33 میلیم باران باریوە جیاوازی لەگەڵ ساڵی پار تا ئەم کاتانە 364 میلیم بوو ئەم ساڵە گەیشتە 136 میلیم بەڵێ زۆر باشە کاک زیرەک ئەگەر ئەمساڵ ڕێژەی بارانبارین تا چەندە باریوە ئەوە بە تایبەتی ئامادەکاریەکان بۆ بەرزبوونەوەی ڕێژەی بارانبارین لە ساڵانی ڕابردوو کە لافاو دروستە بوو لەو ناوچانەیە هیچ ئامادەکاریە کە کراوە؟ بەڵێ ئامادەکاری کراوە ئێمە لە نزیکەوە ئاگامالەیە دائیرە ئیتفاعیوە سەرجەم دەوایرەکانی تایبەت بەم مەبەستە ئامادەکاری باش کراوە ئینشاءالله هیچ شتێک ناقەومێ و ڕێژەی بارانبارینیش تەبعاً تاکو ئێستا بەراورد لەگە ساڵی پار کەمە ئەم بەراوردە چییە کاک زیرەک زۆر جار دەوتری دەگەر ساڵێک بارانی زۆر ببارێ ساڵی دوایەوە بارانەکە ڕێژەی کەمتر دەبێت ئایا پێدەچێ ئەم ئەزمونەی دی ئەم ساڵش بێتە واقع؟ بەڵێ تەبعاً ساڵی پار ساڵێکی نمونەیی بوو بۆ دەڤەرەکەمان و بە گشتیش بۆ کوردستان ئەم ڕێژەی ساڵی پارباری باوەڕ ناکەین جارێکتر ئەم خۆی پێشبینی وایە 10 ساڵ جارێک ئەم ڕێژە بارانبارینە دێت لە کوردستان کە پێوەری بشێنێت خۆشبەختانە سۆران ئەم ساڵیش باشترە لە ساڵی پێرار ساڵی 2017 120 میلیم باری بوو تا ئەم کاتانە خۆشبەختانە ئەم ساڵ 136 کەواتە ساڵی ئەم ساڵ باشترە لە ساڵی پێرار ساڵی پاریش ئەوە یەشێک بوو لەو ساڵانەی کە پێشبینی دەکرێت 10 ساڵجارێک ئەم بارانە ببارێت بەڵێ کاک زیرەک ئێمە هێشتا لە وەرزی پایزداین و داخل بە ڕۆژەکانی وەرزی زستان نەبووین واتە ئەم جۆرە لە پێشبینی ئێمە و بە جۆرە لە جۆرەکان ناومێدکردنی خەڵک و جوتیارانی ئێمە تا چەند شتێکی دروستە کێناڵێ لە ناوەڕاستی وەرزی زستاندا ڕێژەیەکی زۆر باران نابارێ کەوا مای خۆشحاڵی خەڵک و تەواوی هاوڵاتیان و نیشتیمانیانی هاونیشتیمانیانی کوردستان بێت بەڵێ هەروەک پێشبینی دەکرێت لە بیدایەتی وەرزەوە پێشبینی کراکەوە بارانێکی زۆر هەبێ هەورە بروسکەی لەگەڵ بێ بەڵام ناگاتە ساڵی پار ئەمەش ئێمە لێرەوە هاوڵاتیان نابێ دەستەوە ژنۆ بوەستن خۆشبەختانە باران تاکومانجی 12 ئەگەری هەیە ببارێت یعنی پەڵەکەتیە بەس تاکومانجی 12 تێ ئەپەڕی لۆی هەیە باران بچێتە ناخی زەویەوە بەڵام پاشی مانجی 12 لەوانێت تەنها بەسەر ئەرزدا بڕوات کاتە لە چ کاتێکا بارانبارین سوودێکی باشی بۆ زەویە کوشت و کاڵیەکان یا بەگشتی هەیە؟ بەڵێ لە سەرەتای وەرز کە 29 دەست پێ دەکات هەتاکو و نیهایەتی مانجی 12 باران سوودێکی یەجگار زۆری هەیە بۆ جوتیاران لەبەر ئەوەی پەڵە ئەکەوێت و زەویەکانیان بۆ داچاندن ئامادە دەبێت ئێستاش لە هەفتەی داهاتوو ڕۆژەکان هەتاوە زۆر ئاساییە بۆ داچاندنی گەنموجۆ زۆر باشە کەی مەترسیەوە هەیە کە بیڵێنی تر ئەم ساڵ ڕەنگە وشکە ساڵی بێت ئایا ڕێژەیەک یا پێوەرێکی دیاریکراوە هەیە بۆ ڕێژەی بارانبارینی ئەو ساڵە؟
بەڵێ بەنسبەت سۆران ئەو ڕێژەی کە پێویستیەتی ساڵانە 500 ملیم بارانە کەمتر لە 500 ملیم باران پێی دەڵێن وشکە ساڵی بەڵام لە سەروی 500 ئەوە مەترسی وشکە ساڵیمان نابێت. ئەم ساڵ چەندێ باریوە لە سۆران لەو 500 ملیمە؟ لەو 500 ملیمە 136 ملیم باریوە تاکو ئێستا کە هێشتا وەرزی بارانبارینیش زۆری ماوە ناکرێ بڵێن وشکە ساڵی لە ئێستا بڕیاردەین وشکە ساڵیە نەتا کۆتایی وەرز. کاکشوان ئەمە لە کاکزیرەکەمە لە شوێنە کوێستانیەکاندا دەبێت 500 میلیم وەکو سۆران ئایا لە شوێنە گەرمیانەکانە پێویستە ڕێژەی بارانبارین چەند بێت کە بە دڵنیاییەوە لە کوێستانەکان باران زیاتر دەبارێت تاکو لە ئەو شوێنانەی کە گەرمیانیە؟ بە تەوەقعی خۆم 300 ملیم بۆ شوێنە دەشتاییەکان قیاسەکەیەتی بە جیاواز لەگەڵ بەڵێ لە شوێنە دەشتاییەکان 300 میلیم ئاخیرەکەی 300 بەڵێ زۆر باشە. کاتێکە زیاتر لە 500 میلیم بۆن من لە ناوچەی سۆرانە باران دەبارێت چی بکرێ بۆی کە سوود لەو ڕێژە زیادەیە ببینرێت کە لە زیاتر لە پێویست یا زیاتر لەوەی کە لە وشکە ساڵی تێمانەپڕێنێت و بارانە بارێت چۆن دەتوانین سوودیان لێ ببینین کە دیارە ساڵی ڕابردوو ڕێژەیەکی زۆر لە بارانبارین ڕەنگە بەبێ سوودیش باری بێت لە دەریاچەکان هەندێکیان لەبەرەوەی کە ترسی بەنداوەکانیش هەبوو بەردرابنەوە هیچ سوودێکی لێ نەبیندابێت چۆن دەتوانین سوود لەو ڕێژە زۆرەی بارانبارین ببینین؟ بەڵێ خۆی ساڵانە ئەگەر ساڵانە لە وەرزی بارانباریندا 2000 ملیمیش ببارێ ئێمە تەنها ئەوەمان پێویستە کە ئەچتە ناخی زەویەوە لەبەر ئەوەی لەسەر زەوی هیچ بەنداوێکمان نییە هیچ سوودی بۆ ئێمە نییە. ئەگەر باران چەند زوو باران لە سنوورەکەمان ببارێت زیاتر ئاو دەسێتە ناخی زەویەوە و ئەوە خەزێنەیەکە بۆ ئێمە. زۆر باشە کاکشوان ئەمڕۆ ینی ئەم ساڵ ڕێژەی بەفر و باران بە تایبەتی لە ناوچە کوێستانیەکانە جیاوازی هەیە لەوەی کە بەفر زیاتر ببارێت سوودی هەیە یاخود باران؟ بەڵێ بە پێی پێشبینیەکان باران و بەفر بەردەوام دەبێت بەڵام ناوەیە ئیدی ساڵی پار ئەم کاتانە بەفر هاتبوو بەس بە ڕێژەیەکی کەم ئێستا لە دەوروبەرمان لە شێوەی مجەمی دێ بەڕاستی بەفرێکی تەواو لە سەری چیاکان باریوە تەواوی ناوچەی باڵەکایەتی و مێرگە سۆر و گشت شوێنەکانی ناوچە شاخاویەکانی گرتوتەوە ئینشاءالله زیاتریش دەبارێت و جوتیارانیش دڵنیا دەکەینەوە با هیچ دڵەڕاوکەیان نەبێت. پێشبینیەکان لایەن دەستگا کەشناسیەکان یاریمی کوردستانەوە چۆن دەکرێت بە تایبەتی لە ئێستاشدا کە شەپۆلێکی سەرما هێشتا کۆتایی پێ نەهاتووە ئەم پێشبینیانە زۆر جار چۆن دەکرێت؟ بەڵێ خۆی لە سەرەتای وەرزەوە پێشبینیەکی گشتی دەکرێت لە ماوەی ئەم ساڵە کەش و هەوا بە شێوەیەکی گشتی فێنکە یان ساردە یان گەرمە لە دواییدا ناوە مانگانە یان هەفتانە پێشبینی ناوەمان هەیە ئەمەش تاڕادەک هاوڵاتیان لیان دڵنیا دەکەینەوە ئاگاداریان دەکەینەوە لە هەر شتێک بێت. چۆن ئەو پێشبینیە دەکرێت؟ ئایا ئامێری پێویست لە بەردەم دەستگا کەشناسیەکان یاریمی کوردستاندا هەن یا ئەوانیش زۆر جار پاڵپشت بە ناوەندە جیهانیەکانەوە و پێشبینیانە نەقڵ دەکەن؟ بەڵێ وەکو ئامێری پێشکەوتومان نییە لە سنتەری پارێزگاکان وەبزانم ئامێری پێشکەوتو هەیە لە دەهۆک و لە سلێمانی و هەولێر بەڵام لە قەزاکانی وەکو سۆران و گشت قەزاکانی تر ئامێری پێشکەوتومان نییە بۆیە پشت دەبەستین بە سایتەکانی ئەنتەرنێت زیاتر. بەڵێ ئەو سەقفە زەمەنیەی کە پێشبینیەکان ئەیکەن بۆ نمونە ئایا هەفتەیەکە مانگێکە یا چەندە مەبەستمەوەیە ئەو گۆڕانکاریە کەشوهەواییانەی کە زۆر جار بایەکان لە ڕۆژ دەریای ناوەڕاستەوە هەڵەکەنە سەر کوردستان و پێشبینیەکانی کەشوهەوا وەکوڵێ بەجۆی لە جۆرەکان ناڕاست دەدەچن ئەم سەقفی زەمەنی پێشبینیەکان چەندە و تا چەند ئاڵوگۆڕ و ئاڵوگۆڕیان بوونە گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕۆڵی هەیە لە زیادکردنی ڕێژەی بارانبارین لە کوردستان؟ بەڵێ خۆی سەقفی زەمەنی لە پێشبینیدا 160 بۆ 70 و بۆ 80 بگرا بۆیە 100 لە هیچ پێشبینیەک 100 پێشبینی ناکرێت کە ئەمڕۆ من بڵێم باران دەبارێ یان باران نابارێ بۆیە پێشبینیەکان لە لای ئێمە 170 ڕاست دەرەچێت. زۆر باشە کاک زیرەک
لە ئێستادا پێشببینی تازە بۆ چەند ڕۆژی داهاتوو چی هەیە هەم لە دەڤەری سۆران یاخۆ دەگەر زانیاری تێبە لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستانیشدا؟ بەڵێ لە دووشەمەی دادێ ئەمڕۆ بەیانی و دوو بەیانیش ئەگەری باران هەیە لە دووشەمەی دادێ پلەکانی گەرما تا ڕادەیەک بەرزەبنەوە و هەور لە ئاسمان نامێنێت تەنها ساماڵ دەبێ و نزیکە 1 هەفتە تا شەمەی دادێنە ئەوی پاشتریان 10 ڕۆژی دی ئەتوانم بڵێن. ئەم ساڵ بەم شێوازە دەبێت کە خەڵک زیاتر خۆی ئامادە بکە بۆی کە ئەگەر نەوت نییە نەوت بکڕن یا خۆتەوانەی کە نەوتیشانە دەبێت خەمێک لە خۆیان بکەنیت بڕینەوەی دار بێ هەر شتێکی دیکە بێ ئەوەندێک کە پێشببینی کرابێ سەرمای ئەم ساڵ چۆنە؟ سەرمای ئەم ساڵ کە تاکو ئێستا بینیومانە وشکە و بێبارانە بۆیە خەڵک پێویستی بە نەوتە بەڕاستی داوا لە ڕێی ئێوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم کەوا نەوت بەسەر هاوڵاتیان دابەش بکات لە ڕۆژانی داهاتوش کە ئاسمان ساماڵ بێ گومانی تێدانیا تا ڕادەیەک بەیانیان شەوان و بەیانیان لەکانی گەرما لەوانەیە بستنە ژێری 0 بەڵام لە ڕۆژانە لە دوای کاژمێرنەوە جەوەکە ئاساییە بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز زیرەک شوان بەڕێوەری کەژناسی سۆران کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێزتان. بەڵێ خۆشەویستان کۆی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن ڕێز و خۆشەویستی یەک لە ڕیاز کاکە مەحموود و جەلال محەممەد قبول فەرمونون خواتان لەگەڵ.